حاجی نامێق کارە خێرخوازیەکەی لە گەڕەکی سابوونکەرانی سلەیمانی لە کاژمێر 6 بەیانەوە دەست پێ دەکات. هەموو ڕۆژەکانی هەفتە هەر ڕۆژە و جۆرێک خواردن بەدەست و پەنجەی ئەم خاتونانەی شار بە باشترین شێواز پێشکەش بە ڕێبوار و هەژار و کەم دەرامەتەکان دەکرێت. مناڵەکانم لێدا خەریکن لەگەڵمان دەقەی وایە قاپەکانە شۆن دەقەی وایە یەن بۆێرە پێشەوە مناڵەکانم هەموو لەگەڵا بوو ئێستا مناڵەکانی شانەیە خۆم بەوە مشغوڵم ئەمانە هاتون لێدا یارمەتیمانێن ئەوە ئیشەکە بە تەواوەتی پارێنێ ئەوەیان ئیشەکە بەجیاوە ئیشەکە ئەمانە چوار دانەمان هەیە بەجیا ئیشەکە ئەمانە. ئەو کەسانەی دێنە ئێرە جگە لە نان خواردن دەتوانن جل و بەرگ و پێڵاویش بەشی خۆیان و خانەوادەکانیان بەرنەوە. هەموو ئەم کارانەش لە پێناو ئەوەیە کە هەژار و کەم دەرامەتەکانی شار هەست بە جیاوازی چینایەتی نەکەن و هەستی پەراوێزخستنیان لە کۆمەلگادا بۆ دروست نەبێت. هێن بە ئەو بەرم بۆ چێشتەکەی جمعان جاری وا گۆشتی حیوانە جاری وا مریشکە بەس ڕۆژانی کەش لەو برنجە و چوارشەمان هێلکە و پەتاتێ. وەڵا ئێرانین عەرەبن کوردن تورکن هەمووی خەڵکی فەقیر و هەژارە هەمووی فەقیر و هەژارەکەیەتە ئێرە. وەزانم بۆ ماڵی خۆمی لێنم بە شانازیشەوە چونکە لە برێ من فەقیر و هەژار لێیە خوارد. لە چێشخانەکەی حاجی نامێق بە دوو شێواز خواردن پێشکەش بە سەردانیکەران دەکرێت. هەندێکیان لە بن سێبەری ئەم دیوارەدا دەنیشن و نان دەخۆن. بەشێکیشیان بە قاپ و مەنجەڵ دەیبەنەوە بۆ هۆتێل و ماڵ و شوێنی کارەکانیان. بۆ خوا خەرجیەکەین عەلاقەیەکەمان نییەمە و عەشقە یا ناکرێ خۆت بیبینە وەزعەکە ئەومانی دەگەڵاکە فڕەیە پارا بێگان لێبێ نە حیا دەبا پارە ئەبێ ئەگەر لە پەدەپیاکردنی بێ لە خەرجکردنی بێ لە هەموو شتەکانی بێکتکە هیچ و پارە نییە. ئەمسەر تا ئەو سەری گەڕەکی سابوونکەران و قەزازەکان بینا و باڵەخانەی بازرگانی و پارکی ئۆتۆمبیلن. بەتەنها ئەم چێشخانە تاقانەیەیە بێ بەرامبەر خزمەت پێشکەش دەکات. حاجی نامێق دەڵێت بڕیارم داوە لە چەند مانگی داهاتوو 4 خانووی دەوروبەری چێشخانەکەم بکڕمەوە و پرۆژەکەم گەورەتر بکەم. نانی گەرم و چاش دەبێتە یەکێکی دیکە لە خزمەت گوزاریە بێبەرامبەرەکان. 26 ساڵە ئەم چێشخانەی حاجی نامێق لە گەڕەکی سابوونکەران سکی برسیەکانی شار تێر دەکات. گرنگ نییە جۆری خواردنەکان چین، گرنگەوەیە هیچ ڕۆژێ سەردانیکەرانی بە سکی برسی ناڕۆنە دەر. هەردێ عوسمان، ڤار میدیا، سلەیمانی.